بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وسار على نهجه إلى يوم الدين. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. خۆشەویستان و ئازیزان، بەردەوامین لە درێژە پێدان لە شیکردنەوە و ڕوونکردنەوەی وانەکانی کتابی مەتنی ئەبی شوجاع. بە پشتیوانی خوای گەورە گەیشتینە کتابی الحدود. ئەو زانە بەڕێزە لەو کتابەدا باسی کۆمەڵێک حەد و حدود ئەکات، چۆنیەتی سەرزەنشکردن و سزادانی ئەو کەسانەی کەوا هەڵەستن بە تاوان کە خوای پەروەردگار سزای لە بۆ داناون و ئەوانەی کەوا سزاشیان لە بۆ دانەندراوە قاضی و حاکم و دادوەری موسڵمانان کە تعزیری ئەکات و سزای بۆ دائەنێتن. کتاب الحدود واتە باسی ئەو عقوباتانە ئەکاتن، وەکو باسمان کرد کە لە شەرعدا ئاماژەی پێکراوە. حدود مەبەستی پێ ئەوەیە، یعنی ئەو سزایانەی کە قورئان فەرموودە دیاری کردیە، چونکە دین یعنی هەندێک شت کە لە فەرموودەدا باس کراوە و ئەوەی دیکەش کە گوتمان قازی دەستواڵا کراوە لە بەردەم تعزیرکردنی ئەو کەسانەی کەوا بەو تاوانە هەڵەستن، تەنانەت لە ناموسڵمانانیش ئەوانەی لە دارول ئیسلامدا ئەژین، واتە ئەوانیش دەبی پابەندی ئەو سنوور و یاسایانە بن کە ئیسلام دایناوە، قەدەغەکان سنوورە قەدەغەکراوەکان نەشێنن. جا یەکەمیان باسی زینا ئەکاتن. یەکەم بابەت لە بابەتی کتابی حدود طبعا دیارە کە خوای پەروەردگار فەرمێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. مەسەلەی زینا یعنی خوای پەروەردگار بە فاحشە و بە ڕێگەیەکی زۆر خراپ دائەنێتن، و دیاریشە کە معلومی جەنابتان ینی کە فەرموویکی ولا تقربوا الزنا مەفهومێکی زۆر گەورە و بەرفراوانە گریتەوە، کوزانیان باسەکەن، یعنی مەبەست ئەوە نییە زینا بکرێتن خەڵک نەیکا، بەڵکو ئەو شتانەی کە دەبنە نوێنەری ئەو کارە خراپە لێوە نزیک نەکەونەوە، بەداخەوە کە لەو ڕۆژگارەدا ئەو شتانە زۆر زۆر پەریان پێ ئەدرێتن، چکەوەی کە لە ڕێگە هەرە خراپەکان کە خوای پەروەردگار باسەکات و ڕێگەی شەیطانیشە. حجبت النار بالشهوات، یعنی دۆزەخ دەورە دراوە بەو ئارەزوو بازی کەوا خەڵک حەزی لێ، ینی خۆی ڕاناگریتن، تااقەتی ئەوەی نییە لە بەردەم گوناهەکاندا بوەسیتن، لە بۆ حۆریەکان خۆی ئامادە کاتن، داوێنی خۆی پارێزێت، چاوی خۆی پارێزێت، یاخود بە حەڵاڵ لە دنیادا بەکاریان بێنێتن و بە ئومێدیەوەی لە قیامەتیشدا خوای گەورە حۆری بەنسیب بکاتن. نادێ لێرانە دەکەوێتە ناو ئەو تەڵەکانەی کە شەیطان داینایتەوە، خوا پەنامەندە. جا فەرمێ وەزانی عەلا ضەربەین محصن وغەیری محصن. ئەوانەی کەوا هەڵەستن بەو کارە قێزەونە دوو جۆرن. محصن ئەو کەسەی کەوا ژنی هێناوە لە پیاوان و لە ئافرەتانیش کە شووی کردووە بە حەڵاڵی، چکە دین باسەکەین بە حەڵاڵی کە جیماعی ئەنجام دابێتن. وغەیری محصن ئەو کوڕوکچەیە کە ژینی هێنابێت لە پیاوان، کوڕێک گەنجێک و لە کچانیش کە شووی نەکرد بێتن. جا فەرمێ فالمحصن حده الرجم. ئەو پیاوە یان ئەو ئافرەتەی کەوا هەڵەستێ بەو کارە قێزەونە کە شووی کردیە یاخود کە ژنی هێناوە بە حەڵاڵی، حەد و سزای ئەو کەسە ڕەزمکردنە. طبعا لەسەر ڕەزم زۆر لەولا و لەولا گوێمان لێ ئەبی، تەنانەت خوا پەناماندا هەندێک موسڵمانی ناحاڵیش بە حیسابی خۆیان دیفاعکردنە لە سنوورەکانی خوای گەورە، دیفاعکردنە لەو ئینسانیەتەی کەوا یعنی هەستەکەن ئینسان زۆر لەوەی گەورەترە بەو سزایە سەرزەنش بکرێ یاخود ئەنجام بدرێ دەربارەی و عقوبە بدرێتن. بەڵام لە ڕاستیدا قسەکانیان بەتاڵە. لەبەرچی بەتاڵە؟ یعنی خوای گەورە چاکتر مرۆڤ ئەناسیت و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەی مرۆڤی جوانتر لە بۆ ئەسحابشی کردیتەوە و ئەسحابیش خوایان لێ ڕازی بیتن جوانتر لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵی بووینە. بۆیە ئەو فەرمودانەی کە صەحیحە هەرگیز
بەراورد ناکرێتن بەو عەقڵەی کە لەو سەردەمەدا تەبعاً هەبووە لە مێژوودا بەو نەوعەی کە دیفاعی لە مرۆڤایەتی و لە بەرزی ئینسان کردیە، بەڵام دەقەکان ئەولاترن. بۆیە ئیمامی عومەر ئەفەرمێت رجم رسول الله صلى الله عليه وسلم ورجمنا بعده. أفرمي فأخشى إن طال بالناس زمان أن يقول قائل والله ما نجد آية الرجم في كتاب الله فيضل بترك فريضة أنزلها الله، والرجم في كتاب الله حق على من زنى إذا أحصن من الرجال والنساء. حديثك كإمام بخاري مسلم أجرنوا. أفرميت پیامبری خوا صلی الله عليه وسلم ڕەجمی کردووە کەسێکی محسن لە ژن لە پیاوان کە بەو تاوانە هەستاوە و ئێمەش لە دوای ئەو ڕەجممان کردووە. ئەفەرمێت دەترسێم لەوەی کە زەمانە بەسەر مرۆڤدا بەسەر ئینسانەکاندا دوور بچێژیت و کەسانێک بڵێن ئێمە ئاەتی ڕەجم نابینین لە قورئان، خۆیان سەر شێوا و بکەن و گومڕا ببن بە چی بەوەی کەوا فەریضەیەکێک لە فەرمانەکانی خوای گەورە یەکێک لە ئەو سزایانەی کە خوای پەروەردگار دیاری کردی دەربارەی تاوانەکان ئەنجامی نەدەن. بۆیە فەرمێت ڕەجم لە کتابی خوای گەورەدا حەقە لەسەر ئەو کەسانەی کەوا زینایان کردیا کە محسەنە لە پیا و لە ئافرەت. ئەوە دەق ئیمامی عومەرە تەمان ڕووداویش هەیە کە ڕووی داوە. بۆیە ئەوانەی کەوا دێن کە بە ئاوی عەلمانیەت یعنی دەیانەوێت تێنیایەتی خۆیان بشێنن، یاخود وەکو گوتمان ئەکرێ موسڵمانێک لە زۆر پەرۆشی لە بۆ کۆمەڵگای مرۆڤایەتی ئەو شتە بڵێتن پێی وایە سەرزەنیشکردنێکی زۆر سنوور بەدەرە، بەڵام نازانی تاوانەکە زۆر گەورەیە. بەڵام پێشی بینە سەر ئێرێسامە دێن چێ والێ ئەکرێتن ئیسلام گەورەی مرۆڤی دیار نەخستیا. ئەفەرمێ وەغەیر المحسەنی ئەوە محسەن دیارە کە ڕەجمەکرێتن. غەیر محسەن چێیە؟ گوتمان ئەو کچ و کوڕێکەوە شویان نەکردیە و ژنیان نهێناوە بە حەڵاڵی حەدوه 100 جەلدة وتغریب عام إلى مسافة القصر. حەد و سەرزەنشت و سزای ئەو کەسە ئەوەیە کە 100 جەڵدەی لێ بدرێت کەویش نەسی ئاەتە کە خوای پەروەردگارە فەرمێ الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جەلدة. یعنی ئەوەش کە ئاەتە و دوورخستنەوەی بۆ ساڵێک بە ئەندازەی مەسافەی قەسر، یعنی 80 کیلۆمەتر، چونکە مەسافەی قەسر بە ئیجماعی هەر چوار مەذهب 80 کیلۆمەتر. جا ئیتر 80 کیلۆمەترەکە کە دوور بخرێتەوە و تەغریب بکرێت و نەفی بکرێتن. وشرائط الإحصان مەرجەکانی کەسێک کە پێی دەگوتێ محسن لە ژن و لە پیاوان 40 چوار مەرجە. البلوغ کەسەکە دەبێت بالغی بوو بێت لە ژنان لە پیاوان، والعقل عاقڵ بێت واتە ئەوەی کە بەو کارە ناشی نەهستاوە، والحرية ئازاد بێ کۆیلە نەبێ، ووجود الوطء في نكاح صحيح و پێشتریش نیکاحێکی حەڵاڵی کردبێتن بە حەڵاڵی چوو بێتە لای پیاوێک یان پیاوێک هات بێتە لای ئەو ئافرەتەواتە بە حەڵاڵی نیکاحێک ئەنجام درابێتن. ئەگەر بە شێوازی دیکە بێتن ناشەرعی ئەوانە ئەوە نابێتە محسن، بۆیە حەدی لەسەر دەرناکرێت. طبعاً شاهێدەکان و ئەوانش هەمووی مەرزن، دەبێ ببیندرێ و ئیقرار بکرێ و جایی تر ئەوەی کە لە درێژەی بابەتەکاندا دێت. والعبد والأمة حدهما نصف حد الحر. عبد و ئەمە واتە کۆیلای ژن و پیاو حەدی وان کە بڵێن ئەو سزایان لەسەر ئەنجامە درێتن نیوەی حەدی کەسێکی ئازادە، واتە 50 لێ ئەدرێت. تەمان ئەوان ڕەجم ناکرێن بەڵام بەس ئەوە ئەکرێن واتە داریان لێ ئەدرێتن، قازی کە فەرمانە کاتن بەدار لێیان بدرێتن 100 جەلدە، بەڵام ئیوان نیوەی کەسێکی حوڕە کە دەکاتە 50. وحكم اللواط وإتيان البهائم كحكم الزنا. جا لێرانە طبعا مناقەشەیەکی زۆری نێوان علەما دەینیتەوە، ینی لەسەر ئەو کەسانەی بەو کارە قێزەونە هەڵەستن، ئایا یعنی کەسێک کە لیواتە ئەکاتن کە دەچێتە لای بڵێن لە پشتەوە ڕادەچێتە لای ئافرەتێک یاخود پیاوێک حەدیان چییە؟
ئەفەرمێ وەکو حەدی زینا وایە لێرەوە ئەفەرمێتن. طبعاً حکمەکە مناقەشەی تێدایە بە حەقات، يعني لە نێوان عولەما. حديثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إذا أتى الرجل الرجل فهما زانیان. فەرمێ ئەوانە وەکو زینایان کردبێتن ئەبەو شێوازەیە. و لە قەولێکی دیکەدا فەرمێ من وجدتموه يعمل عمل قوم لوط فاقتلوا الفاعل والمفعول به. ئەفەرمی هەردووچیان بکوژن. بەڵام لە ئەوانە ئەو حکمەی دووبارە لە لیواتیش جاریە و کۆیلە و ئەوانە عەبد و بڵێن ژن و پیاوی کۆیلە ئەوان ئەو حکمەی ناگیرنەوە وەکو چۆن لە زینا بەس دڵیان لێ ئەدرا. جا ئایا دەکوژێن یان ناکوژێن ئەوەش ناڵم مناقەشەی لە نێوان عولەما لەسەرە. يعني إمام شافعي أفرميت لا كتابي أفرمي لا يرجم إلا أن يكون محصنا. مگر کەسێکی کەژنی هەبێتن یان ئافرەتێک کەشووی کردبێتن دەنا ئەگەر بەو کارە قێزەون هەڵبستیتن ئەوە ڕەجم ناکرێت. بڵێن ئەوە خلافێکی لەسەرە، بەڵام لێرانە ئەفەرمێ وەکو حکمی زیناوە ئەواتە خلافی لەسەرە. طبعاً کارێکی زۆر قێزەونە بە حەقەت کە ئێستا بانگەشەیەکی زۆری لۆ ئەکرێتن بەداخەوە، ینی مرۆڤایەتی ئەوەندە بێتە قۆناغێکی ناشیرن کە ینی دەوڵەتە بە حیساب بەناو پێشکەوتوەکان ئەوەی لۆ بکەن، ینی دیعایە و بانگەشە لە بۆ ئەو کارە قێزەونە بکەن. و بە هەمان شێوە مەسەلەی چوونە لای ئاژەڵانیش ئەوەش عولەما قسەیان لەسەر هەیە کە ئیبن عەباس لی ئەجێڕدێتەوە فەرمێ لەیس عەلى الذی یەأتی البەهائم حەد. ینی ئەوە ئەفەرمێت حەدی لەسەر نییە، بەڵکو تەعزیرەکرێتن، واتە نە ڕەجمەکرێتن نە داریشی لێ ئەدرێتن. بەڵام ئەویش دووبارە کارێکی قێزەونە بە حەقەت، یعنی خەڵکێک بەو ئیشە ناشیرنانە هەڵبستیتن کارێکی قێزەونە و وەلحاصلی دەبێ ئەگەر زاندرا و ئەوە بوشایەری لەسەر بوو تەعزیر بکرێت. ومن وطئ فيما دون الفرج عزر ولا يبلغ بالتعزير أدنى الحدود. هەر کەسێک کە ئێستا پێڵەن تەحەڕوشی جینسی یا تەحەڕوشی سێکسی و ئەو شانەکە دەستدرێژی کاتە سەر ئافرەتان، بەڵام فيما دون الفرج واتە جیماعی لەگەڵ نەکاتن بە ناشەرعی، هەر دەستباسی و ئەو شانە بێتن ئەوە تەعزیرەکرێتن، واتە قازی مسلمانان دارکاریەکاتن، فەرمانی لۆ دەرەکاتن، بەڵام ولا يبلغ بالتعزير أدنى الحدود، نەگاتە کەمترینی ئەو حەدەی کە خوای گەورە داهیناوە، یعنی نەگاتە چلی کە کەمترینیان چلە. بۆیە هەندێکی بڵێن سەرزەنیش دەکرێت و وەک بڵێن لۆوەی کە ئەو کارە ناشیرنە دووبارە نەبێتەوە. طبعاً ئەگەر دادگای مسلمانان نەبێتن خەڵک کەمتر پەنا ئەباتن لە بۆ ئەو کارە ناشیرنانە. دینە سەر بابەتێکی دیکە کەسێکەوە تاوان هەڵبەسێتن لە بۆ بڵێن کەسانێک بە زینا و بە کاری ناشیرن تۆمەتباریان کاتن، ئەوانە حەدیان چییە؟ حەدی قەذف. أفرمي وإذا قذف غيره بالزنا فعليه حد القذف ب8 شرائط. أجر كسك تاوان بار بكاتن تومتي بزنا له هەڵبەستیتن یان بە لیواڵتا یان بە شتێکی بەو ناشیرنە یان قسەیەکی پێ بڵێ کە ئەو قسانە لە کوردەواریشدا هەندێک قسە هەنە زۆر ناشیرنن، جاروێ داد بەرامبەر کسەکەی بەکاری دێنی تێن، جاروێ باب بەرامبەر خێزانی یعنی مێرد بەرامبەر خێزانی کە وشەکان ناشیرنن بە حەقەتە من لێرە بەکاریان بینم، ئەو وشانە بەڕاستی زۆری لەسرە دەبێت، یعنی ئاگادار بێت لە بەکارهێنانی ئەو وشانە. هەندێک وشەی نازامەگەر بڵێن بازاڕی ینی چۆن عشایری چکە جوانی ئەو قسە بڵێن عشایر زۆر لەوەی گەورەت، ینی قسەکان ناشیرنن کە بەکاردێتن. گوێ ئەو قسانە وەکو جۆرێکە لە قەزف و لە تاوانبارکردن و تۆمەتبارکردن ناکرێت وەکو سوحبەت بگۆترێتن. جا قسەکان ینی وەکەڵە معلومن لۆ ئێمە نایڵێ. حەدی قەذفی دەکەویتە سەرێ بە 8 مەرجە. 3 منها في القاذف، سێیان دەبێت لە ئەو کەسێک کە ئەو تۆمەتە ئەبەخشیتن بێتە جێ، وهو
یەکەمیان ئەن یەکوونە بالیغن ئەو قسەیە ئەو کەسە دەڵێتن ئەو کەسە دەبێت بلوغی بوو بێتن جا لە ژن بێ یان لە پیاو بێتن عاقیلەن و کەسێکی عاقڵ بێ کە ئەو قسەیەڵێتن ئەو کاتە حەدی لێ دەرەکرێ و ئەن لا یەکوونە والیدەن للمەقذوفی و ئەو کەسەی ئەو جوینە بەو کەسە ئەداتن داک و بابی نەبن داپیرە و باپیرەی نەبن بەڵام کەمە ئێستا لە پێشتر گوتمان داک و باب و ئەوانە جاروێ ینی ئەو قسانە لە هەندێک ماڵ و شتیوەوە دەست بۆ بەرگوێ ئەکەویتن مانایەوە نییە کە حەدیان لێ دەربکرێت لۆوان جائیزە قسەکە ناشیرنە بەڵام چۆن ئەمە لە پێشتر لە باسی قەتل باسمان کرد کە داک و باب ئەگەر ڕۆڵەی خۆیان دەستیان بچێتە خوێنی ناکوژێنەوە بە هەمان شێوە حەدیشیان لەسەر قسەیەک لێدەر ناکرێت بۆیە داک و باب حەدی قەزفیان لەسەر نییە و خەمسەتون فی المەقذوفی پێنجیشیان دەبێت لە کەسی کە تۆمەتی پێبەخشراوە بێنەجێ ئەو کاتەی حەدەکە جێبەجێ ئەکرێ وهوە ئەن یەکوونە موسلیمەن ئەو کەسە مسلمان بێ بالیغن بلوغی بوو بێتن عاقیلەن کەسێکی عاقڵ بێ کە تۆمەتی پێبەخشێت حڕەن کەسێکی ئازاد بێ عەفیفەن و کەسێکی دابێن پاک بێت واتە کە بۆ نمونە حەدی قەسف لەو کەسە دەرئەکرێتن کە تۆمەت ئەبەخشیتن لە قاذیفی دەبی ئەو کەسەش هەندی تێدا هەبی واتە پەرێزیە پاک بی لەلایەنی ڕەوشتەوە کەسێکی داوێن پیس و کەسێکی خراپ نەبیتن لۆی دادگا کە بە ئیشی خۆی هەڵەستیتن فعلن بتوانی دیفاعی لێ بکات چونکە هەندێک کەس لە کۆمەڵگادا هەر یعنی طبیعەتیان وایە سووکن حاشای یعنی ئەو مەقامە وەک بڵێ هەندێک شتیان پێعتیادیە پەرێز و ئەوەیان پاک نییە عەفیف نییە بۆیە دەڵێ دەبێ عەفیف بێ ويحد الحر ئەو کەسێکەوە حڕە لە کەسێکی کە قەذف ئەکاتن بڵێن تۆمەت ئەبەخشیتن قسەیەکی ناڕەوا ئەکاتن حەدەکەی چەندە 80 80 شڕکەداری لێ ئەدرێتن بە ئەمری قازی والعبد 40 و کەسێکی کۆیلە کە ئەو قەذفە ینی ئەو جوینە بداتن کە تۆمەت ببەخشیتەوە 40 داری لێ ئەدرێتن ويسقط حد القذف بثلاثة أشياء كاتێک کە کەسێک ئەو قسەیە دەڵێ فلانە کەس دوور لە ڕووتان داوێن پیسە باوا بڵێن یعنی ئەوەی دەداتە پاڵن حەدی لەسەر لا ئەچێت واتە ئەو کەسە بەڕازدا ئەندێت و حەدی و سزایی عقوبەی ئەوەی نادرێت کە تۆمەتی بەخشیتەوە بە سێشت یەکەمیان ئیقامەت البەینە شاهدی هەبێتن کە ئەو کەسە فعلەن بەو کارە ناشیرنە هەستاوە یان کەسێکی خراپە ئەو عەفوی مەقذوفی یان کەسی کە تۆمەتی پێکراوە و بڵێن مەقذوفە ئەو تۆمەتەی دایتە پاڵێ لێی خۆش بیت بڵێ ئەمن نامەوێت سزا بدرێت ئەوە لەو کاتەشدا قاذف لەلایەن دادگاوە ئەو هەشتادارەی لێ نادرێتن ئەوی لیعانی في حەقی زەوجەتی یان وەکو لیعان کە باسمان کرد کە لە دەرسەکانی ڕابردوودا کە دەسێتە مزگەوت و لە بەردەم قازی و لەسەر مینبەر و ئەوەندە جارەوە ئەڵێت و لە جاری پێنجەم بڵێن کە سوێن دەخوات و ئەوانە یان بە لیعان ئەو کابرایە حەدی قەزفی لەسەر لا ئەچیت ئەوە دەربارەی کەسێک کە قەذف بکاتن یاخود کەسێک بە زینا و بەدایان پیسی تۆمەتبار بکاتن ئەوە هەمووی لەسەری هەیە ئەگەر دادگای مسلمانان هەبێتن چۆن ئێستا کەش بڕیارێکمان هەیە ینی کە زۆر دۆڵی لۆ ئەوکتێتن تەشهیر و نازان ئەو شتانە خەڵک زۆرە ترسێتن لە ئیعلام قسە لەسەر خەڵکی بکاتن عینی بە هەمان شێوەش تەشهیرە یعنی لە ئیسلامدا ناکرێت لە کەسایەتی کەسەکان بدرێتن هەموو کەسێک حەسانەی هەیە هەموو کەسێک پارێزراوە ناکرێتن هەر بەخۆ سوکایەتی بە کەسێک بکرێتن تەنانەت ئەگەر بە قسەش بێتن دەبێ بەڵگە لە بۆ قسەکانی خۆی بێنیتەوە دەینە سەر باسێکی دیکە دەربارەی عارەق و شەراب و ئەو خواردنەوانەی کەوا لە ئیسلامدا قەدەغن تەمان مەسەلەی عارەق ینی شتێکە لە مێژە کە لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتیدا هەیە بۆی ئیسلام حەد و سنوورێکی لە بۆ ئەو ئیشە دانا والحاصلی یەکێکە لەوانەی کە خوای پەروەردگار
زۆر مراعاتی مرۆڤەکانی کرد. بۆ یەکێک لە تەنزیماتی قورئانی کە خوای پەروەردگار مراعاتی دەرونی مرۆڤەکانی کرد دابەزینی ئاەتی خەمر بوو کە معلومی جەنابتانە بە 4 قۆناغ تا خوای پەروەردگار ئەو شتە خراپەی لەناو مرۆڤەکان هەڵگرت و حەد و سنووری لە بۆ دانا لە کاتێکەوە ئینسان خۆی پێنەگیرێتن پەنابا لە بۆ ئەو خواردنەوە. فەرمێ ومن شرب خمرا أو شرابا مسكرا يحد 40. کەسێک کەوا عارق بخواتەوە یا هەر خواردنەوەیەک کەوا ببێتە مایەی سەرخۆشی، مای ئەوەی کەوا عەقڵ دەهەپۆشێتن، چونکە عەقڵ یەکە لە ضەڕوراتی خەمس کە ئیسلام زۆر تەئکیدی لەسەر کردیتەوە، ئەوە 40 داری لێ ئەدرێتن. ويجوز أن يبلغ به 80 على وجه التعزير. ودروست قاضي بيجينيتا هشتاي. طبعا أوش روي داوة ديارة كالسردمي بيامبري خوا صلى الله عليه وسلم 40 داري يدراوة، ولسردمي إمام أبو بكر 40 داري يدراوة، بلان لسردمي إمام عثمان إمام عمر رضا ورحمة إخوان لبيتن 80 دار لكسي على خورة دراوة. شكا دەسەڵاتی مسلمانان بەرفراوانترە بێتن ئیتر ئیمامی عومەر کە ئەو ئیشەی ئەنجام داوە لە 40 گەیاندی تێ 80. بۆیە سنووری لە بۆ دانراوە، واتە بەڵگەیەک هەیە یعنی لێرانەدا کە ئەو کارەکراوە وەکو باسیشمان کرد پێیامبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی عەلەیکم بسنەتی وسنة الخلفاء الراشدین المهدیین من بعدی. کاتێکەوە خولەفا ڕەحمەتی خوایان لێ بێتن ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ ئەو کاریان ئەنجام داوە، پێیامبەری خوا صلی الله علیه و سلم لێ ڕوونکردنەوە دەکرێت کەوە دەستی پێوە بگرێت و ببێتە شریعەت. ويجب عليه بأحد الأمرين. و ئەو حەدەش لەسەر ئەو عارەقخۆرە جێبەجێ ئەبیتن بەو دوو شتانە، بەو دوو هۆکارانە، بالبەیینەتی کە بەڵگە هەبوو کە فعلا عارەقی خواردیتەوە، ئەوی ئیقراری یان بەخۆی دانی پێدانە. کابرا عارەخۆرە و دەڵێ بەڵێ من خواردیتمەوە و هاتە بەردەم قازی یاخود کەشکایەتیان لێ کردی لە بەردەم قازی دانی پێدانە کە فعلا بەو کارە ناشینە هەڵساوە. ولا يحد بالقيء والاستنكاه. بەڵام کەسێک بڕشێتەوە بڵێ نەهار شانەوەکەی عارەقە، کەسێک بۆنی لە دەوی بێتن، تەمەن عارەق بۆنی هەیە فعلا، خوا پەنامانداتن، یان ئێوانەی عارەخۆرن کە بڵێن زۆر جار ئەمن بە حەقت کە گوێم لێ بۆ لە سایق تەکسیەکان زۆر جار ئەو شانیان باس کردیە، دەڵێ کابرا ئەوەی کە عارەخۆر بیتن تەمەن کە هەڵیان گرتینی لە بەردەم ئەو شوێنانەیان لا شوێنێکی وە کەسیاحی بووە، دەڵێ بۆنەکەی دیارە فعلا هەستی پێکرێت، بەڵام بە بۆنێ نابیتە بەڵگە لەسەرەوەی کە حەدی لێ دەربکرێت، بەرشانەوەی نابیت حەدی ئەوەی کە ئەو کەسە عارەقی خواردیە و حەدی لێ دەربکرێتن. بۆیە ئیسلام یعنی زۆر ڕێزی لە کەسایەتی مرۆڤەکان گرتووە، بەڵام ناشکرێ بەڕاستی بەرەڵایی هەبێتن. بۆیە سنووردارکردنی ئازادیەکان بەمانای ئەوەی نییە کە ئینسان بڵێن حڕیەتی نەبێ لە ناو ئەوەی ئیسلامی، بەڵام دیارە معلومە جەنابتانە عارەق خواردنەوە کە پێیامبەری خوا صلی الله علیه و سلم بە ئوم الخەبائیثی نابردووە عارەق. دێتە سەر باسی ڕێگرەکان ئەوانەی کە قوطاع الطەریقن کە جارە زۆر باوە لەبەرەوەی قوطاع الطەریق لەبەرەوەی ڕێگاکان لە چۆڵەوانی ئەو هەموو ئاوەدانیە نەبووە و ئەو شوڕتە و پاسەوانەی کە ئێستا هەیە بەو شێوازەی نەبووە، لۆیە قوطاع الطەریق زۆر بووینەوە، نانیش بە زەحمەت پەیداکراوە، هەرچەند ئێستاش زۆرێک لە قوطاع الطەریق هەنە بەڵام بە ئیمزایە، ئێستا بەیەک ئیمزا ئیشەکانەکرێت، زۆرێک لە قوطاع الطەریق بەڵێ ڕاستەکی قوطاع الطەریق لە دوای بەڵێ دەست بڕینی دزیە، ڕاستە.
دەفەرمێ وتقطع يد السارق باسی دزەکاتن چێ دەستی ئەبڕێتن و چۆن دەستی ئەبڕێتن تا دەگاتە لاقەکانیشی تەمان ئەوە کە ئیسلام دیاری کردووە بە نەسی ئاەت دەفەرمێ وتقطع يد السارق بثلاثة شرائط ئایا هەموو دزێک دەستی ئەبڕێتن؟ نە، بەڵکو ئەوەی کە ئەو سێ مەرجەی لێبێنەجێ کە لەو کتابە باسەکاتن ئەفەرمێت دەستی دز ئەبڕێتن بە سێ مەرج ئەن یەکوونە بالغاً ئەو دزە بلوغی بوو بێتن جا ژن بێ یان پیاو بێت دەبێت بڵێن بلوغی بوو بێتن واتە پێگەیش بێتن کە 15 ساڵی یاخود فعلا خەوبینینەکەی بەسەدات بێ عاقلاً و کەسێکی عاقڵ بێتن وأن يسرق نصابا قيمته ربع دينار من حرز مثله و دزینەکەی بە ئەندازەی ڕوبع دینارێک بێتن و لە شوێنێکی وای دزی بێتن کە شوێنی هەڵگرتنی ئەو شتە بێتن واتە حرزی مثل بێتن. قیمەت کە دەڵێ ڕوبع دینار جاران یەک مسقال بووە کە ئێستاکە بۆ نمونە 400,000 حساب بکەین ئەگەر 100,000 دزی ئەوە چارێکێک هاتن لە بۆ نمونە ئەگەر بە میثقالێک حساب بکەین دیناری جاران کە میثقالێک بووە و لە حرزی مثلیش بێتن بۆ نمونە پارەی بزیتن لە ناو جامخانەکانی ماڵێ لە ناو بڵێن ئەو کەوەنتەر و کانتۆر و ئەوانەیان لە ناو قاسەکان بزیتیان شتێک کە بۆ نمونە فعلەن وڵساتێک کە دزیتن لە ناو شوێنی خۆی دوور لە ڕوتەنیانی تەویلە و هۆڵ و ئەوانە بێتن بەڵام وڵساتێک بەرەڵایە لە چۆلەوانیە دەیباتن ئەوە حرزی مثل نییە بێشوان لە سەحرایە لە چۆڵەوانیە یان ماڵێک کە فرێدراوە لە بەر دەرگای و کە فعلا شایستەنیە لەوێن دەردا بنرێتن ئەوە حرزی مثل نییە بەڵکو دەبێت ئەو سێ مەرجانەی بێنەجێ لا ملک له فيه و ئەو ماڵەش هیچ مەڵکداریەکی وی تێدا نەبیتن چۆن بۆ ماڵی خۆی نەبیتن کە بۆ نمونە کابرا نەیداتەوە کابرا شتێکی بە ئیستیعارە بردیە نەیداتەوە چی ماڵی خۆی بتزیتەوە ئەو مڵکایەتیوی لەو کە ئەوەی دایەیە یان قەرزی خۆیتی کابرا بەشی قەرزی خۆی دەزیتەوە ئەوەش بڵێن نابێتەوە ولا شبهة في مال المسروق منه و هیچ شوبهەیەک تێدا نەبێتن کە فعلا ئەو ماڵە ئی ساریقەکەیە نە مڵکایەتی و نە شوبهەش ئەگەر هەر شتێک لەو بابەتانە هەبوو ئەوە لەو کاتەدا فعلا ئەو حەدەی لەسەر تەطبیق ناکرێتن بۆ نمونە دەڵێت چی ئەگەر عەبدێک ماڵی سەیدەکەی خۆی بدزێتن بە نمونە لە شوبهەی ئەوە دەینیتەوە یعنی ئەوە عەبدەکە لێرانە دەستی نابڕێتن واتە خاوەنداریەتێکی نە بەڕاستەوخۆ بنە بە ناڕاستەوخۆ لە ماڵەکەیدا نەبیتن ئەو دزەکە ئەوە کاتن بۆ نمونە جانمونەی وا دەینەوە لێرانە لە کتابەکان ئەڵێ بە نمونە گەر وەختێکی وا بێتن هەژاری و نەداری بێتن کابرای هەژار ماڵی دەوڵەمەندان بباتن لەسەر دەوڵەمەندان پێویستە هەژارەکانی موسڵمانان بژێنن لەو کاتەدا ئەو هەژارە حەدی لەسەر دەرناکرێت بۆیە دەبینی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ حەدی سەریقە لە عام و ڕەمادەی ڕائەگری کە ئاەتە یعنی زۆر جارەگەری ئینسان فقهێکی تەواوی نەبیتن بە شەریعەت تێگەیشتنێکی تەواو دەڵێ کو ئیمامی عومەر حەدی سەریقەی ڕاگر ئەوە تانەیە قسە عام و ڕەمادە ساڵێکی زۆر ناخۆش بەسەر موسڵمانان چەند مانگێکیش بوو ساڵی تەواویش نەبوو بەڵام فعلا حاڵەتێک بوو کە بەسەر موسڵمانان داهات موسڵمانان زۆر کەتنە ناخۆشی ئەو کاتەیە کە ئیمامی عومەرە فەرمێ ئەیزک قیڕەقیڕ بکە هەتا منداڵی موسڵمانان تێر نەکەم جا زۆر شتی کەش کە دەجێڕێت و ئیمامی عومەر بەخۆی سەرپەرشتی کردیە و چەندین خەڵکی حتا ئیبن کەثیر لە بیدایانی های باسەکاڵێ بە هەزاران خەڵک مرد ساڵێکی زۆر قڕز بوو بەسەر موسڵماناندا ئیمامی عومەر ئاەتی ڕاگرت خۆ ئاەت ڕاگرتنی ئیمامی عومەر مەبەست ئەوە نەبوو نات خەڵک خۆی پێناژیە لەو حاڵەتەیدا جا لێ یعنی ئەوانە کە ئەو زانە بەڕێزە ئەفەرمێ لا ملك له فيه ولا شبهة في مال مسروق منه وتقطع يده اليمنى من مفصل الكوع یەکەم جار ئەگەر دزیەکەی لەسەر ئاشاب و بەو سێ مەرجانەی کە باسمان کرد
عاقل بێ و بالغ بێت و لە حێرزی مثلیش بێتن ڕوبع دینارێکیش بێت واتە لە کەمی دەست نابڕێتن یەکەم جار خوا پەناماندا دەستی ڕاستەی لەو مەچەکەی لەو میفسەڵەی ئەبڕێتن. فئین سەرق ثانیاً ئەگەر دووەم جار ئەو کەسە هەر بەردەوام بوو لەسەرەوەی تر فرسچی بەدزیوە گر بوو قطعت رجله اليسرى لاقی چەپەی ئەبڕێتن ئەویش لە گوێزینگی گۆزینگ یان گوێزینگ. فئین سەرق ثالثاً قطعت يده اليسرى ئەو کابرایە هەر بەردەوامە ئیتر ئەو جارەکە دەستی چەپەی دووبارە لە گوێزینگ لە مەچەکی ڕائەبڕێت. فئین سەرق رابعاً قطعت رجله اليمنى طبعاً بە پێچەوانە ئەو جار لاقی ڕاستەی لە گۆزینگی ڕا لە گوێزینگی ڕائەبڕێت. فإن سرق بعد ذلك عزر وقيل يقتل صبرا. ئەگەر هاتوو هەر بەردەوام بوو ئەو کەسە ئیتر دیارە ڕوو ئەداتن چکە لێرانە ڕیوایەتێک هەیە بە حەقەت ناڵم ئەوەی کەوا بەنانی دزی فرسشی گر بێت ڕاهات بێتن وەک ئەڵێ دیارە وازناینیتن لێ ئەو ڕووداوانە دەجێڕدرێنەوە و باس ئەکرێن ئەو کەسە چی لێ ئەکرێتن لە ئەوەیەک داڵێت تەعزیر ئەکرێتن بڵێن قازین موسڵمانان سزای ئەداتن لە ڕیوایەتێکی دیکە وەکو قیل دەینیتن دەڵێن نە دەکوژێت بەڵکو لەو ڕیوایەتەی دەینیتن کە ئیمامی ئەبوو داود جێڕایتەوە لەگەڵ نەسائی ڕیوایەتەکە ئەڵێ کە 4 جار لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساریقێکیان هێنا دزێک هەر 4 ئەندامەکەی بڕان وەکو باسمان کرد دەڵێ لە چاری پێنجەم فەئوتیە به الخامسە جاری پێنجەمی شێندرا هەردوو دەست و هەردوو لاقی بردراون. فقال اقتلوه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بیکوژن. قال جابر فانطلقنا به فقتلناه بردمان و کوشتمان ثم اجتررناه فألقيناه في بئر ورمينا عليه الحجارة دوای خسمانە ناو بیرێک و بردمان خستە سەر. يعني ئەو ڕووداوە ئیتر ئیمامی ئەبوو داود و نەسائی جێڕایتیانەوە دیارە ڕوو ئەداتن بە حەقەت ئینسانێک ئەوەندە ڕوو چڕ بیتن تا 5 جار دزی بکاتن خوا پەنامانداتن ئیتر بە حەقەت هەرچەند لێرە بە قیلی هێناوە بەڵام ڕووشی داوە. ئەو جار دێتە سەر قوطاع الطەریق ئەوانەی کەوا ڕێگری ئەکەن لە ناو دەوڵەتی ئیسلامی دەوڵەتی موسڵمانان سزایان چییە؟ دەفەرمێ قوطاع الطەریق على 4 أقسام ئەوانەی کەوا ڕێگری ئەکەن کە دێنە سەر ڕێگای کاروانی موسڵمانان خەڵک ڕووتەکەنەوە کە جارانکەوە زۆر بووە نان پەیداکردن لە یەکێک لە ڕێگەکانی ڕاوڕوود بووە ڕوودکردنەوە بووە. طبعاً ئەو شتا ناڵم مایتەوە ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان ڕاوڕوود بەردەوامە. فەرمێ قوطاع الطەریق على 4 أقسام ئەوانەی کەوا ڕێگری ئەکەن 4 جۆرە. إن قتلوا ولم يأخذوا المال قتلوا ئەگەر هاتوو خەڵکیان کوشت و ماڵیان نەبرد بڵێن ئەوانە هەر عادەتیان وا بوو کوشتنیشیانە کرد و ماڵیشیان نەبرد جا ئەوانە خەڵکیان کوشت إن قتلوا ولم يأخذوا مالا قتلوا ئەوە لە سزای ئەوە دەکوژێنەوە. فإن قتلوا وأخذوا المال قتلوا وصلبوا ئەگەر هاتوو خەڵکیشیان کوشت و ماڵیشیان برد ئەوە دەکوژرێن سەڵبی شەکرێ 3 ڕۆژان ئەوانە هەڵەواسرێ. وإن أخذوا المال ولم يقتلوا ئەو جار بەس ماڵیان برد جاری یەکەم کوشتیان و ماڵیان نەبرد جاری دووەم کوشتیان و ماڵیشیان برد جاری سێیەم بەس ماڵیان برد خەڵکیان نەکوشت ولم يقتلوا تقطع أيديهم وأرجلهم من خلاف ئەوە دەستی ڕاستە و پێی چەپەیان ئەبڕدرێتە چکە دزیان کردووە و سەرزەنشتێک لەبەرەوەی قوطاع الطەریقن هەر دزیەکی ئەعتیادی نیە لەبەرەوەی
بووینە مەترسی لەسەر کاروانی مسلمانان و تیجارەت و ئەوانە لاق و دەستیان دەبڕێتە. فإن أخافوا السبيل ولم يأخذوا مالا، ئەگەر بەس بوونە مای ترس و دڵەڕاوچێ لەسەر کاروان و ڕێگای مسلمانان و ماڵیشیان نەئەبر وەلەم یەقتولوا و کەسیشیان نەئەکوش حوبیسوا وعزروا، ئەوە دەگیرێن، سەرزەنشتیش ئەکرێن و دارکاری ئەکرێن بە فەرمانی قازی مسلمانان. ومن تاب منهم قبل القدرة عليه سقط عنه الحدود وأخذ بالحقوق. ئەگەر لەو قوتاع الطریقانە لەو ڕێگرانە خەڵکانێک هەبوو بەر لەوەی کەوا دەستی سوپای مسلمانان بگاتە سەریان تۆبەیان کرد، ئەوە حەدیان لەسەر لا ئەچیتن، بەڵام وأخذوا بالحقوق. ئەگەر شتێکیان کردبوو خەڵکیان کوشتبوو پێشی تەوبەی، ماڵیان دزی بوو، هەر حەد و حدودێکیان پێشتر لەسەر و پێشی تەوبەی، ئەویان لێوەرەگیرێتەوە. واتە ئەو قیساس و ئەو ماڵدزین و ئەوانیان لەسەر لا ناچێتن ئەگەر هاتوو پێش تەوبەی بواتە ئەوەیان وەکو حەق وەرگرتنەوەیەک لێ ئەکرێتن، وەکو سەرزەنشتە، وەکو پاکردنەوەیەک. بۆیە دەڵێ ئوخیدە بالحقوقی، واتە لیان وەرەگیرێتەوە ئەو مافەی کەوا ئی خەڵکی دیکەیان زەوت کردیە، با تەوبەشیان کرد بێتە. طبعا ئەوەش ئاەتی لەسەرە خوای پەروەردگارە فەرمێ إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف، عيني چۆن چارجۆرە کەمان باس کرد، أو ينفوا من الأرض ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم. ئەوە ئاەتەکە بڵێن لێرانە عینی ئەو ئاەتەیە کە کرایتە شەرح و مەتنی ئەو کتابەی، واتە بەبێ ئەوە نەکراوە. جا کە باسمان کرد ومن تاب منهم قبل القدرة فرمێ إلا الذين تابوا من قبل أن تقدروا عليهم فاعلموا أن الله غفور رحيم. ئەوە واتە خوای گەورە لە حەق خۆیان لیان خۆشەبی، بەڵام ئەو حەقی کە پەیوەندی بە حەقی مرۆڤەکان وهەیە کە خوای پەروەردگار فەرمێ أن الله فاعلموا أن الله غفور رحيم، بەنسبەت خوای پەروەردگار لیان خۆشەبی لەبەرەوەی تۆبەیان کردیە. بەڵام معلومی جەنابتانە کە ئینسانێک تۆبەیە کاتن حەقی ئادەمی لا ناچی. تەنانەت ئەمە معلومی جەنابتانە شەهید ئەگەر قەرزی لەلا بێتن لەسەری لا ناچیتن، نەک تاوانێک. جا ئەوانە بە تاوان هەستاینە حەقی مرۆڤەکانیان زەوت کردی، ئەو حەقیان لێوەرەگرێتەوە. التي تتعلق بالآدمين كقصاص وحد قذف ورد مال، ئەوانیان لەسەر لا ناچێتن، فإنه لا يسقط شيء منها عن قطاع الطريق بتوبته، بەهۆی تەوبەکردن ئەو شتانیان لەسەر لا ناچێت. ئەگەر تواناتان هەبی هەندێکی کە دەخبینین هێشتا بانجی نەداوە، جا دەفەرمێت باسی بابەتێکی دیکە ئەکاتن، ئەوانەی کەوا خەڵکی ئەزیەتە دەن چۆن تەعامولیان لەگەڵ ئەکرێتن. کەسێک بۆ نمونە کە خەڵکێک ئەزیەتە داتن، ئەو کەسێک کە بەرگری لە خۆی ئەکاتن چۆن خوێنی ئەکەوێتە سەرێیان نە. فەرێ ومن قصد بأذى في نفسه أو ماله أو حريمه فقاتل عن ذلك وقتل فلا ضمان عليه. كسك كأزيد درا تدر باري خوي تمال ساماني واتا هل ينكتا سر مال ساماني ياخذ هل ينكتا سروي أزيتي عنده أو حريمي يان ناموسو كسكاركي فقاتل أويش لبرانبر أو دزدريجي كرنا زنقاو وشري كرت عن ذلك وقتل كسكي كشت فلا ضمان عليه، أو طولي ناكبة السري لبروي برقري لفوي كرديا. وعلى راكب الدابة ضمان ما أتلفته الدابة. أجر كسيك طبعا زارات كدابة بويسا سيارة، أجر كسيك سواري والله مو بيتنجاح وشترى أسبا يسترى كرا هرشي اشتكيا
ئەگەر ئەو بڵێن سوارە ئەو ئێسترا و ئەسپە شتێکی لە ناوبرد ئەوە دەبێتە زامنی با هەرچەندە ئەو ئەسپە ئەو گوێ درێژەی خۆی نەبیتن ئەو شتێک کە لە ناوی بردیە ئەو دەبێتە زامنی. ئیتر خواردیتی لوشتی لێداوە چی کردووە ئەو دەبێتە زامنی. چۆن ئێستاکە بە سیارە ئەگەر خۆی لە شتێک بداتن ئەوە دەبێتە زامن. یان ئەگەر بێت و لە مەنتیقەیەک بۆ نمونێستا لە گوند و شتیوە جاروێ لە هەندێک گوندان دوور لە ڕووتان ئەو بزن و چێڵ و ئەو شتانەی کە لە ماڵە دەمینێنەوە بەرەڵا ئەکرێ هەموو بەرەڵا ئەکەن کەس نابەستیتەوە ئەوە کەس ناتوانێت داوای تۆڵەی بکات. بەس ئەگەر دەستور وابوو لەو گوندا هەموو ئەو بزن و چێڵ و ئەو شتانەی کە دەمانەوە دەیان بەستەوە ئەگەری کەسێک بەرهەڵ بوو چوشتێکی خوارد ئەو دەبێتە زامنی. یان بۆن منە شوان ئاگای لێ نەبووە ناو گەنم و دەغڵودانی کرد ئەو دەبێتە زامنی. بۆیە دەڵێت چێ وعلى راكب الدابة ضمان ما أتلفته دابته لەسەر سواری ئەو شتێنێجا ئێسترە ئەسبارچیەیە ئەوەی کەوا بە تەلەفی برد لە ناوی برد دەبێتە زامنی ئەو دابەیە کە ئەو شتەی لە ناو بردیە. دەینە سەر باس و بابەتێکی دیکە کە باسی ئەو کەسانە ئەکاتن کە لەژێر دەسەڵاتی مسلمانان دەرئەچن. ئەفەرمێ ويقاتل أهل البغي بثلاث شرائط ئەوانەی کەوا لەژێر دەستی فەرمانڕەوای مسلمانان دەرئەچن بە سێ مەرج جەنجیان لەگەڵ بەرپا ئەکرێتن. ئەن یەکونوا فی مەنەعەتین بە شێوازێکی وابن کە دەستە و کۆمەڵەیەک بن ینی فەرمانڕەوای مسلمانان بە ئاسانی دەستی بەسەر ڕانەگاتن یەکدووەک نەبن کە بتوانی سەرزەنشتیان کات و دەستیان بگاتێ بەڵکو مەجموعەیەک بن کە هێز و توانایان هەبیتن بە شێوازێکی وابن کە مدەڕەبن و ئەن یەخرجوا فی قەبضەتی الئیمامی لەژێر دەسەڵاتی وی دەرچوو بن گوێ بە فەرمانەکانی وی نەدەن و ئەن یەکونە لەهم تەئویل سائغ و بەو دەرچوونە لە بەردەستی فەرمانڕەوای مسلمانان بەڵگەیەکیان بەدەست بیتن کە داوای حەقێکەکەن پێیان وایە کە ئەو دەسەڵاتدارە زاڵمە پێیان وایە دەسەڵاتی ئیسلامی جێبەجێ ناکا پێیان وایە لە فەرمانەکانی شەریعەت لە قورئان و حەدیث دەرچووە واتە بەڵگەیەکیان بەدەست بی چونکە ئەوانە مسلمان حیسابن مرتەد نین کە ئێستا دێنە باسی مرتەدی و کافریش نین بەڵکو مسلمانن لەژێر فەرمانڕەوای ئیسلام و مسلمانان دەرچوینە ولا يقتل أسيرهم کاتێک کەوا فەرمانڕەوای مسلمانان جەنجیان لەگەڵ بەرپا ئەکاتن ئەسیرەکانیان ناکوژێ ولا يغنم مالهم و تەنانەت ماڵەکەشیان وەکو غەنیمە تەعاملی لەگەڵ ناکرێ و تەسمیلی بەیت المال بکرێتن ولا يذفق على جريحه و نەخۆشەکانیشیان برێندارەکانیشیان والێ ناکرێن کە چاک نەکرێن و بە برینەکانی خۆیان بمرن واتە تیمار ئەکرێن و تەعامولێکی ئینسانیان لەگەڵ ئەکرێتن بۆ ئەوەی چاک ببنەوە چونکە نەماڵیان ئەبێتە غەنیمە و نە ئەسیرەکانیشیان ئەکوژێن و نە بریندارەکانیشیان پێشگوێ ئەخرێن بەڵکو پەلە ناکرێتن لەوەی کەوا زوو لە دەست بسن بەرەوەی هەموو مەبەستەکە ئەوەیە ئەوانە تەئویلێکی سائغ واتە قسەیەکی شەرعیان لە بەردەستە لۆی بێنەوە قەنەعات ئەو جەنگە لۆ ئەوەی لەگەڵیان بەرپا کرایە نازانم جەماعەت بگور ئەگەر تواناتان هەیە ئەو دوو فەسڵانەش تەواوەکەین تواناتان هەیە بگورن وەڵی بابەتەکە بەخوای من یعنی دەمەیە بەس بڕۆین ئەجینا زۆر زۆریا تێدایە زۆر هەڵەگری چکەوانە حەد و حدودن ئەمە ئێستا با بڵێ سایە و سێبەرمان نییە بەڵام ئەو دنیاە هەروە بووە و هەرواژ دەبێ و ئومێد بەخوای گەورە پشتیوان بەخوای گەورە ئەو سایە و سێبەرە دەگەڕێتەوە بێگومانیشین لەوەی چۆن ئێستا ئەو قورئانە لە بەرچاوی خۆمان ئەبینین کە هەمومان ئەو هادێتەوە و جێبەجێشی ئەکەین ئەمە نانەوەکانی دوایمە چونکە ئەوە گومان نییە لێ با خەڵکانێک نەڵێ باشەوە باسی چەکە
تازە لە دەستیان چوون نا هەروە بووە یعنی زەمانە وا بووە فەراعینەی تێدا بووە پێغمبەریش تێدا بووینە لە دوای پێغمبەر محەممەد صلی الله عليه وسلم خەلیفەش تێدا بووینە و جەبابیڕەش تێدا بووینە دەسەڵاتداری زاڵم و عادیلیش دێت ئەجا ئومێد بەو خوایە ئینشاءالله کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو سایە و سێبەرە ببینینەوە وەگەر نەشماندیتەوە بێگومانی لەوەی کە دەگەڕێتەوە ئینشاءالله ئەوجا باسی مرتد دەکاتن کە ئەوەش دووبارە وەکو مەسەلەی ڕەجمەکە زۆر کەس شلگێری لێرانە ئەکاتن تەبان فعلا بابەتێکی خلافیە ئەو بابەتە وەکو ڕەزم نییە کە دەڵێن ئەوانەی کە دەڵێن لە مەسەلەی مرتد و ئەوانە بە قەتعی کەم وایە لە مسلمانان بڵێ مرتد ناکوژێ دەڵێ ئەوەی ئەهلی حەربە محاریبە بەڵام لێرانە ئەفەرمێتن بەعام والله أعلم فەرمێ ومن ارتد عن الإسلام استتيب ثلاثا کەسێک کە خوا پەناماندا مسلمان بێ و هەڵگەڕێتەوە داوای تۆبەی لێکرێت کە زاندرا ئەو کەسە هەڵگەڕایتەوە 3 جار داوای تۆبەی لێ ئەکرێتن فإن تاب وإلا قتل ئەگەر تۆبەی کرد هاتەوە قەناعەت هاتەوە ژێر باڵی مسلمانان و پەشیمان بوو لەو بابەتەی ئەوە باشە وازی لێ دێنێت ئەگەر نا دەکوژێت وەلەم یوغەسل و ناشرێت وەلەم یوصەل عەلەیه تەنانەت نوێژیشی لەسەر ناکرێ وەلەم یودفەن فی مەقابری المسلمین بەڵکو لە قەبرستان گۆڕستانی مسلمانان نانێژێت بۆیە بەڕاستی ئێستا ئەو کێشەمان هەیە خەڵکانێکی نامسڵمان تەمان ئەو قسە بە خەڵکانێک کە گوێیان لێن بی با بە توڵدی و بە ئەومان لێ تێنەگەن بەڵام خەڵکێکمان هەیە ئەمە ڕێز لە مرۆڤایەتی ئەو کەسە ئەگرین کە لەگەڵمان لە کۆمەڵگەدا بەشدارە بەڵام ناکرێ وەک مسلمانێک تەعامولی لەگەڵ بکرێتن کاکە ئەو بە زیندوێتی بە من ڕازی نەبووە سزای ئەوەی بە مردوێتی بهینمە تەنیش مسلماڵێک بنێژم ئەخەوە تاوانە عینی دێتە مزگەوتێش تازێشی لۆ ئەژیرێت لە قەبرستانی مسلمانانیش ئەنێژێت جا ئەوە هەڵەیە کە بەڕاستی ئەمە ناڵین بێڕێزی دەربارە بکرێتن نە هەموو مرۆڤێک ڕێزدارە هەموو مرۆڤێک ڕێزدارە بەڵام ئەحکامەکانی شەریعەتیش نابی تەوەقوف پێ بکرێت جا ئەو بابەتە بە حەقەت یعنی عولەما زۆریان باس کردیە یعنی ئەمە هەر لێرانە گەر بەوەندە ئیکتیفا بکەین ئەجینە مەسەلەی مرتد بابەتێکە واتە ئاوێکی زۆرتر هەڵەگرێتن دینە سەر تاریک و سەڵات کە وە کۆتابابی یان کۆتا فەصلی کتاب الحدودە ئەفەرمێ وەتاریک الصەڵاتی عەلا ضەربەین ئەوانەی کە نوێژ ناکەن لەناو کۆمەڵگا دوو جۆرن أحدهما أن يتركها غير معتقد لوجوبها بەشی یەکەمیان ئەوەیە کەوا واز لێدەینیت لە نوێژ و هیچ بیر و باوەڕیشی وانەیە کە نوێژ واجب بێ و لەلایەن خوای پەروەردگارەوە فەرمان بە مرۆڤ کرابێ کەسی ئەنجامدا فحکمه حکم المرتد عینی وەکو مرتد تەعاملی لەگەڵەکرێ چونکە یەکێک لە شەعیرە گەورەکانی ئیسلام تەوەقفی کردیە لەلای ئەو و باوەڕی پێنیە واتە عینی دەکوژێت غەسڵ بڵێن ناشرێت و وەلا قەبرستانی مسلمانان نوێژیشی لەسەر ناکری و قەبرستانی مسلمانانیش ناشرێتەوە والثاني أن يتركها كسلا بەشی دووەمیان کە ئێستا زۆرێک لە ناو مسلمانان ئەو چینەن بەشی یەکەمیان کەمە بەڵام بەشی دووەمیان زۆر خەڵکێکی زۆر کە نوێژ ناکاتن فعلا دەڵێ باوەڕم پێیە بەڵام ئیتر وەکەڵێ لە تەمبەڵی ناکە معتقدا لوجوبها باوەڕی بە واجببوونی نوێژەیە فيستتاب ئەوە داوای تۆبەی لێ ئەکرێت فإن تاب وصلى ئەگەر هاتو تۆبەی کرد و دەستی بە نوێژان کردەوە ئەوە باشە وئیلا قوتل حدا وكان حكم حكم المسلمين وەکو مسلمانێک تەعاملی لەگەڵەکرێت دەکوژێت و وەکو مسلمانێک حد ئەوەی لەگەڵەکرێتن واتە دەشوێ و نوێژی لەسەرەکرێت و وە لە قەبرستانی مسلمانان دەنێژێت تەمان ئەوە گەر دادگا و دەستوری ئیسلامی بەرقەرار بێت ئێستا ئەوە زەحمەتە لەخوای گەورە ئەپاڕێنەوە کە خوای گەورە لەو تاوانانەی کە باسمان کردن پارێزراومان بکاتن ئینشاءالله خوای گەورە مەحفوظمان کاتن خۆمان و دەوروبەرمان و ئینشاءالله ئەو شتانە
قد بسرمان دانيت. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.